روشنا محمد بجدارم كلام خلا بيروزا وبجدارم كلا فرمودي پیغمبر مانگن صلى الله عليه وسلم وزور سپاس خوای گەورەکەم بەخێرات بگەن ئاڵەبەدانەکە ئەمڕۆ لە ئەنجومەنی خوشکان امتحانێکی ژیاننامەی پێغەمبەر صلى الله عليه وسلم کردووە ئەمڕۆژ ئەنجامەکەی وەردەگرینەوە و ئەرینە ئارامە زۆر دڵخۆشم کە توانیمە لە ژیاننامەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بەشداری بکەن و سپاسی مامۆستا بەڕێزەکانی شەکەم کە توانیە ئەم هەلەمان بۆ بڕەخسێنن و بۆ کەسانە شەڵەم کە یەکەم نەبوو خەمبار نەبن چونکە ئەوان توانیانە ژیاننامەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بەشداری بکەن و شارەزای لە ژیاننامەی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم سەردا بەنای خۆی بەخشنەوە میرەبان ئەنجومەنی خوشک لەم هەپشووی هاوینەدا لە پشووی هاویندا مامۆستاکان ئەنجومەنی خوشکان کتێبێکیاندا بە ئێمە لەسەر ژیاننامەی پێغەمبەر بوو زۆر سوودمان لێ بینی دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم و هیوادارم هەموو هاوڕەکانم سەرکەوتوو بن. من الرحمن الرحيم برپرسی ئەنجومەنی خوشکانی سێ سادەقم الحەمدولای ئێمە ئەم پرۆژەی لە بواری پەروەردە و پێگەیاندنە و بەشی پەروەردە و بانگەوازمان لە ئەنجومەنەکەمان الحەمدولای بەردەوامین لەوەی کە بە بەردەوامی پرۆژەمان هەبێت بۆ ئەو مناڵە چاوگەشانمان و ئینشاءالله بە بەردەوامی بۆ چین و توێژەکانی بە بەردەوامی هەمان بێت چونکە بەڕاستی لەم ڕۆژگارەیە پێویستە بەڕاستی کە گەنجەکانی مەلاوەکانی مناڵانی ئێمە بێئاگان لە کۆمەڵێش بە تایبەتی پێویستە کە شارەزا بن و هەموو کەسێ بۆکو چۆن ناوی خۆی و باوک و دایکی ئەزانین بەڕاستی پێویستە شارەزا بن لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێشکی السلام علیکم ورحمة الله پێویستەکە کەوا زۆر زەرورە هەموو مسلمانێک ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شارەزا بێ لەبەرەوەی ئێمە زۆر پێویستمان بەوە هەیە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیانی ئینسان بەرچاوی ڕۆژ نەبێتەوە ئەزانێت چۆن هەڵسو کەوتە ئەزانێت چۆن بڕوا چۆن بخەوێ یعنی ئیسلام شتێک نەماوە بۆ ئێمەی باز نەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێک نەماوە لەم ژیانە کەوا ئێمەی فێر نەکردبێ یعنی زەروریاتی ژیانە وەکو چۆن هەوا پێویستە وەکو چۆن ئاو پێویستە وەکو چۆن خواردن پێویستە ئاوا پێویستە شارەزابوون لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی بزانی چۆن ئەگەڕی چۆن ئەڕۆی چۆن ئەخەوی چۆن هەڵەسی چۆن دائەنیشی چۆن ژیانەکەی چۆن ڕەفیقایەتی خەڵکی هەموو بوارەکەی ژیانی پێغەمبەری خوا پێویستی پێمانە ئێمە پێویستمان بەوەیەکەوە لە بواری ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر شارەزا بین تا ئەوەی بزانین چۆن هەڵسوکەوتەکەی لە دنیاە.